لەسەر هەڕەشەی گروپە چەکدارەکانی عێراق میوانێکمان هەیە لەگەڵ ئەو قسە و پرسی زیاتریش دەکەین. میوانەکەمان بەڕێز مەعەن جبوری شارەزای ئەمنی ڕاستەوخۆ لە ستودیۆکانمان لە شاری بەغداوە لەگەڵماندایە. بەڕێز جبوری شەوتان باش، سپاس بۆ ئێوە کە بەشدارن لەگەڵمان. باشە هەڕەشەی هێرشکردنە سەر هێزەکانی ئەمریکا لەلایەن گروپە چەکدارەکانی عێراقەوە ئەگەر ئەمە ڕاست بوو هێرشیان کرد، پێتان وانە ئەمریکا ئەم جارە وەڵامی زۆر توندی دەبێت؟ مساء الخير. بەڵێ شەوی ئێوە بینەرانی کوردستان 24 باش بێت. بەڵێ ڕاستیەکەی ئاماژەکردن و هەڕەشەکردن بە سەرپێچیکردنی ئاگربەست تۆکو ئەوەی میلیشیاکان و گروپە چەکدارەکان باسی دەکەن و ئەوەی کە دەڵێن ئێمە پابەندیمان بۆ ئەستاندنی هێرشەکان نییە و پابەندی میکانیزمی ئاگربەست و سیاسەتی حکوومەتی عراقی هەرچەندە ئاگربەستەکە بۆ خۆی ئاگربەستێکی لاواز بوو، بەڵام ئێستا ئامادەنین پابەندی ئەو ئاگربەستە لاوازدەش بن. لایەنی ئەمریکی بینیمان کە چۆن هێرشی کردە سەر جۆرفستەخڕ و ناوچەکانی دیکەوە چەند سەرکردەیەک لە بەرامبەرەوە هێرشی کرا بۆ سەر عین ئەسەد. بەڵام حکوومەتی عراقی هەوڵ دەدات بارودۆخەکە بەم شێوە بێڵێتەوە زیاتر پەسە بەرەنەسێنێت. بەڵام میلیشیاکان دەربڕین لە ناخی خۆیان دەکەن دژی سیاسەتی حکوومەتی عراقی و حکوومەتیان خستۆتە بارودۆخێکی زۆر نەخۆشەوە بە تایبەتی لە ڕووی هەڵوێستی دیبلۆماسی حکوومەتی فیدرالی عراقی و ئەوەی کە حکوومەت دەڵێت ئێمە با بڵێن پابەندی پاراستنی دیبلۆماسیەکانین، بەڵام ئەم گروپە چەکدارانە دەڵێن ئێمە پابەندی ویلایەتی فەقیهین و ئەمە بە ئاشکرا دەڵێن. ماوەی 2 هەفتە پێش ئێستا کاتێک قەیرانەکە زۆر قوڵ بووە بە تایبەتی دوای کوژرانی ئیسماعیل هەنیە لە تاران خامنەیی لە لێدوانێکدا بەڕاستەوخۆ گوتی ئێمە لە سەروبەندی بەکارهێنانی میلیشیاکان داین لە سووریا، لە لوبنان، لە عراق و لە یەمان. ئەمە واتای ئەوەیە عراق بەگشتی و هەندێک لە میلیشیاکانی عراق دەستنەپاڵ ئەو هەڵوێستەی ئێران و باڕون و ئاشکرا وەکو ئەمانیش ئاماژیان پێکردووە ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران. ئەمە پەیامی ئەوەمان پێدەدات کە گروپە چەکدارەکان میلیشیاکان بە فەرمانی ویلایەتی فەقیه کار دەکەن، جێبەجێکاری ئەجێندای ئێرانین، ئەو ئەجێندایی کە حکوومەتی عراقی شەرمەزار کردووە و دیبلۆماسیەتەکەی با بڵێن لاواز کردووە. ئەم پەیامە بەڕاستی پەیامێک نییە کە عراق وەکو ئەوەی دەڵێ بتوانین کۆنتترۆلیان بکەین و چەک لە ژێر دەسەڵاتی فەرماندەی سەرکان بێ. بەڕێز جبوری بۆ خۆشت باش دەزانی دۆخی ئەمنی لە عێراق لەرزۆکە، داعش بەردەوام ڕۆژانە هێرش دەکا و چالاکە. باشە ئەگەر عێراق لە شەڕێکدا تێوە بگلێندرێ، ئایا دۆخی ئەمنی عێراق بە یەکجاری داناڕمێت؟ ڕاستەکەی من پێم وایە ناکرێت کە بەگشتی و بەو ڕەهاییەی کە ئەوەی کە هاوڵاتی دەیەوێت و ئەوەی کە هەڕەشەیە بۆ سەر ئاسایشی نیشتیمانی گروپە چەکدارەکان بەو شێوازە بێت با بڵێم. ئەوەی لە سامەڕە ماوەی چەند ڕۆژێک بەشتە بەرمونە باسی بکەین کاتێک هێزێکی چەکدار هات بۆ ئەو ناوچەیە، ئەو هێزە خانەوادەیەکیان بە تەواوی قڕ کرد و 7 کەسیان کوشتووە. جگەلەوەش ئەمانەیان بە دوای خۆیاندا ڕاکێشاوە. ئەمانە گروپێکی تیرۆریستین، دەڵێن داعشن، بەڵام داعش تاکو ئێستا نەیگوتووە کە ئێمە ڕووداوێکی لەو شێوەمان کردووە. دوجار شوێن پەنجەی ئەمان باڕوونی دەردەکەوێت و ئێمەش دەزانین کە ئەو جۆرە کەسە هەڵبژێدراوانە مامەڵە لەگەڵ دەستگا ئەمنیەکان دەکەن لە گەیاندنی
زانیاری هەواڵگری و لە تێگەیشتن لە جوگرافیای ناوچەکە بۆیە ئەمانە دەبنە ئامانجێکی ئاسان بۆ گروپە چەکدارەکان دواتریش جەستە و تەرمەکانیان بووە بە پەیامێک بۆ خەڵکی عێراقی و بۆ ئەو کەسانەی دیکە کە لایەن دەسەڵاتەوە هەڵبژێردراون بۆیە کە ئێمە دەتوانین پێتان بگەین ئەمە پێشەرکاریەکی ئەمنێ بوو ئەم ناوچەیە دەیان هێزی لەو زۆرەی لێە فەرماندەی ئۆپەراسیۆنەکانی سامرای لێە سەلاحەدینی لێە و سەرای سەلام لەو ناوچەیە هەن چەندین گروپی چەکداری دیکە لەو ناوچەیە هەن و حەشدی شەعبی و حەشدی عەشایری و پۆلیسی فیدرالی و پۆلیسی نێوخۆیی ئەم هەوڵە سەربازیە لەکوێیە کە شوێنێک ئەم هەمووانەی لێن کوا ئەو هەوڵات هەواڵگیریە ئەم هەموو خەڵکە ئەم هێز هەموو هێز ئەمنی لێ بەڵام نەیانتوانیوە ڕێ لەمە بگرن خەڵک دەخەوێت هەڵدەستێتەوە تاوانێکی لەم شێوەیە دەبینێت ئەمانە هەموویان دەرپڕی ئەوەن کە بەڕاستی بارودۆخی ئەمنی ناکرێت ببێتە پێودانگێک بۆ ئەوەی کە بڵێن خەڵک بەو شێوازە لێ ڕازیە لەوەی ئێستا هەیە هاوکارەکەی بەڕاستی دەرچوونی چەکە لە دەستی دەوڵەت چەک لە دەستی دەوڵەتدا نییە بەڕێز جبوری باشە ینی بەڕای ئێوە ئێستا حکوومەتێکی عێراقیمان هەیە هێزی چەکداریشمان هەیە با بەڕاشکاوانە ئەگەر وەڵامی ئەم پرسیارەشم بدەیتەوە چێ حکومی عێراق دەکا گروپە چەکدارەکانن کە لە یاسای دەرچوون یاخۆ حکوومەتێکی عێراقی هەیە گروپە چەکدارەکان هەڕەشەم بۆ سەر ئاسایشی کۆمەڵایەتی گروپە چەکدارەکان لە دەرەوەی دەسەڵات کار دەکەن لە دەرەوەی حکوومەت بەڕاستی دەستی بەسەر گروپە چەکدارەکان ناشکێت کاتێک بانگەشەی سیاسەتی خۆی دەکە با بڵێن حکوومەت وە پرۆگرامێکی هەیە ڕێکەوتنێکی هەیە هاوپەیمانێتیەکی استراتێژی لەگەڵ لایەنی ئەمریکی لەگەڵ هاوپەیمانی نێودەوڵەتی لەگەڵ هێزەکانی دیکە بەگشتی هەیە ئەم گروپە چەکدار ڕاستەوخۆ بەیاننامەی ڕوون و ئاشکرا بڵاو دەکەنەوە و بنکەیان هەیە بە ئاشکرا دەڵێن کە ئێمە پابەندی حکوومەتی عێراقی نین پابەندی ئەو سیاسەتیانەیە بە نمونەش ئەوەی دوێنێ بوو ئەم گروپە چەکدارە لەولاوە باس لەوە دەکات کە ئێمە بەڕێز جبوری ببوورە کاتیشم زۆر کەم ماوە ئێوە ئاماژەتان بە خاڵکی گرنگدا وتان ئەو گروپە چەکدارانە ئەجێندای دەرەکی جێبەجێ دەکەن ئایا ئەو گروپە چەکدارانە بەشێکن لەو ئەجێندا دەرەکیە و بۆچی جێبەجێیەکەن ئەگەر بە کورتیش وەڵام دەیتەوە من سوپاست دەکەم بەڵێ لە ڕووی باوەڕیەوە ئەمانە پەیوەندی ڕاستە خۆیان بە ئێرانەوە هەیە باشتەکان بە ناوی خۆیان ناوبنین ئەمانە پەیوەندیان بە ئێرانەوە هەیە و لە ڕووی باوەڕیەوە سەر بە ئێران و ڕێک پێچەوانەی دەوڵەتی عێراق و سیاسەتی حکوومەتی عێراقن چ لە هەرێمی کوردستان بێت یاخود لە حکوومەتی فیدراڵی ئەمانە دژی هەردووکیانن ئەمە دەزانین کە هەرێمی کوردستان ڕۆبەڕووی چی بۆتەوە لە پێشێلکاری و لە هێرشکردن جارێک بانگەشەی ئەوە دەکەن کە لە هەرێمی کوردستان بنکەی مۆسادی لێە جارێکی تر دەڵێن کە ئۆپۆزیسیۆنی ئێرانی لێەوە هەر جارە و بە پاساوێک ناوچەیەکی سەلامەتی سەقامگیر هێرشی دەکرێتە سەر لەلای وڵاتانی دراوسێ بە تابەتی ئێرانەوە ئەمە هەمووی هۆکاری ئەو چەکەیە کە لە دەرەوەی دەسەڵاتی دەوڵەتە بوونی گروپە چەکدارەکانی سەر بە ئێران و گۆڕکارەکانی ئەو وڵاتە هەڕەشەیە بۆ سەر سەقامگیری حکوومەتیشی توانایەکی بۆ وەستانی ئەو گروپانە نییە دەستخۆش پەیامەکەتان گەیشت زۆر بەڕێز مەعەن جبوری شارەزای ئەمنی ڕاستەوخۆ لە ستودیۆکانمان لە شاری بەغداوە لەگەڵمان بووی گەلێک سپاس بۆیە و شەوتان باش